چونکە بە کافر بوون سێ بواری هەیە، بوارێکی اعتقادە، بوارێکی قسەیە، یعنی یان ئاماژەیە یان بڵین شتێک لەو بابەتانە کە عیلاقەی بەسەر گفتارەوە هەیە، یعنی وەکو ئەوی بڵێ یان بە ڕەفتارێکی بەسیتەوە وەکو سەرڕاوەشاندنی موافقەتکردن، یان کردارێکە و کردوێتی عادەتەن عولەماها فەرمون وەکو سوژدەی برد بێ بۆ سەنەمێک یا قورئانی فڕەدابێتە ناو نەجاسەتەوە. هەر یەکێک لەم سێ بوارە، بواری اعتقادی کە ئێمە نازانین چی لە دڵ و دەروونە، لەبەرەوە ئەحکامی شەرع ئەمان ناگرێتەوە. ئەگەڕێنەوە سەر دوو ڕەفتارەکەی تر کە قەولێکی مکەفرە یان فعلێکی مکەفرە، گفتارێکی کوفرینی لێ دەرکەوتووە یان کردارێکی کوفرینی لێ دەرکەوتووە، ئەمانەش وەکوتم لە قوپۆپیان هەیە. قەولی سەریحە یا قەولی مؤەوەلە، ڕاشکاوانە کەلیمە کوفرەکەی لێ ئەفامرێتەوە یان تەویلە کرێ بۆ مەسەلەی کوفر، یان کردارێکی کوفرینە، کردارە کوفرینەکە ئەوەیە کە کردوێتی یان تەرکە وەلکردنیەتی واز لێ هێنانێتی کە ئەبوو بیکە و نەی کردووە. ئەوەش چونکە وەکو ئیمام ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ لە فتح الباری لە مەجەلەدی 13 فەرمێ والتروك ئەفعال، واتە تەرککردنی واجبەکان ئەوانش بەکردەوە حسێبن، ئەگەرچی خۆی نەکردنن بەڵام بەکردەوە حسێبن. کەوابوو لە کاتێکە کە کابرا بە کافردا ئەندرێ ئەگەر اعتقادەکەی کوفرین بوو، ئەوە بینی خۆی و خوای گەورەیە، خۆی ئەبێ بزانێت کە بە کافر حسێبە، بەوە نییە کە دێ لە ناو مسلمانانە نوێژەکە، نوێژ و تاعەت و عیبادەتی هەیە و جیهادی شەکا وەکو منافقەکانی سەردەمی زوو، بەڵام ئەبێ ئەوە بزانێت کە لە ناخیا بە کافر حسێبە، بەڵام ئەحکامی دنیا نایگرێتەوە لەبەرەوەی جارێک گفتاری کوفرین و کرداری کوفرینی لێ دەرنەکەوت. ئەگەر لێی دەرکەوت مەرجێکی تری تەکفیرکردنی ئەوەیە کە ئەبێ بە ڕێگایەکی شەرعی بسەلمێنرێ و بچەسپێنرێ. ئەمە خاڵێکی زۆر گرنگە برانی بەڕێز. لە وڵاتە ئەوروپاییانە قسەی مناڵ وەرەگیرێ، لە مەحکەمە شاهیدی وەرەگیرێ، لە ماڵەوە شاهیدی وەرەگیرێ، بەس بتوانە قسە بکە بڵێ دایکم لێی داوم بە حکمی قانون تەصدیق کرێ، بەس لە ئیسلامەوە نییە. ئەم ئەحکامانەی کە لە دادگای ئیسلامیە پێویستە بسەلمێنرێ و بچەسپێنرێ ئەبێ بە ڕێگای ئینسانی مکەلەفا بێ، واتە و کەسە باڵغ بوو بێ لە قۆناغی مناڵێتیەکەی دەرچوو بێ. ئەنجا ئەمەیە کە ئەبێ بە ڕێگایەکی شەرعی سەلمێنرابێ، کەسەکەی کە نەقلی کردووە صادق و عدول بێ، یعنی ڕازگۆ بێ و جێمتمانە بێ. ئەنجا کە ئەمە مانگەیاندەوە شوێنی خۆی کە ئەمە ئەهلی سونەت و جەماعەت و جەماعەتەکانی تریش هەرفەرقەکانی تریش لەسەری متفقن، ئەوەیە کە ئەبێ لەسەری ئیسپات بوو بێ. جینا وەختێک کە ئوسامەی کوڕی زەید خوا لێیان ڕازی بێ کابرای کوشت و بە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام فەرموو کە ئەی پێغەمبەری خوا بۆیە وتی لا ئیلاهە ئیلا الله چونکە لە ترسی شمشێرەکەی من وایوت. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە حەدیثەکە متفق عەلەیهیە فەرمێ ئەفەلا شەقەقتە عەن قەلبێ، چما تۆ دڵیت لەت کرد، دڵیت دەرهێناوە بزانی چی لە ناو دڵیا هەیە، کەوابوو تۆ ئەحکامی دنیای خۆت نادەی بەسەر دڵە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی تری متفق عەلەیهە فەرمێ ئینی لەم ئوئمەر ئەن ئەنقوبە قلوب الناس ولا أشق بطونه، من فەرمانی ئەوەم پێ نەدراوە دڵی خەڵکی بپشکنم یان سینەیان شەقکەم لەتی کەم بۆی بزانم چیت هەیە. کەوابوو هەر کارێکی دڵ کە هەیە تەوەکولی نییە، باوەڕی نییە، اعتقادێکی کوفری هەیە لە ناخی خۆیە، ئەوانە هیچ جۆرەك لە ئەحکامی دنیا نائەنگرێتەوە. تەفسیلی ئەوەش ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ، ئیبن حەجەری عەسقەلانی عادەتەن لەم مەسائلانەیە باسەکەینەوە، کەمتر باسی ئیبن حەجەری هەیتەمیەکەین کە شافعی مەذهبە. ئەمە هەر وەختێک کە وتمان ئیبن حەجەر یعنی ئیبن حەجەری عەسقەلانی بە شێوەیەکی گشتی، چونکە ئەم مەشهورترە. لە فتح الباریە لە مجەلەدی 12 لە لاپەڕە 270 بەدواوە ئەم مەسەلەی ئەحکامی دنیای ڕوونەکات و کە علاقەی هەیە بەسەر قەولی کوفرین و کرداری کوفرینەوە. کەوابوو مختصر و پوختەی ئەوەی کە ئەیڵێن ئەوەیە کە گفتاری کوفرین و کرداری کوفرین ئەوانن کە شەرع حکمیان لەسەر ئەدا،
ابن تيمية رحمة الله عليه بالكتاب الصارم المسلول لا برصة حفتة وحوتة كزيات دعي باسيانا كين أفرمي وبالجملة فمن قال أو فعل ما هو كفر كفر بذلك بقشتي هر کەسێک گفتارێکی ودیان کردارێکی کرد کە کوفرین بوون بۆ پێی کافرە بێ